هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش لە چوارچەوەی هەموو پێشهاتانی کە لە ناوچەکە هەن کورد لە ڕۆژاوای کوردستان سووریا لە باکووری کوردستان تورکیا لە هەرێمی کوردستان عێراق لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێران بە دڵنیاییەوە دەسوپەنجە لەگەڵ پرسی دیاری کراوە کە هەندێک پرسیان ڕاستیەکەی یان بەگشتی پەیوەستن بە ڕەوشە هەرێمیەکەوە و بە یەک جۆر ڕاستیەکەی ئیتر خەریکە کاریگەری لەسەر کوردستان دروستەکە بۆ هەر یەکێک لە پارچەکانی کوردستانی بە دڵنیاییەوە بە پێی دۆخی وڵاتەکە خۆی بە پێی پێشهاتەکان و ئەو ڕەوشەی بۆ وڵاتەکە و کوردستانەکە هاتۆتە پێشەوە بە هەمان شێوە دەست و پەنجە لەگەڵ پرسی دیاریکراوە نەرمەکەن پێدەچێ هەندێک نزیکی لەبارەی ڕۆژاوای کوردستان و باکووری کوردستانەوە هەبێ لە هەندێک پرسا یەک بگرنەوە یان تورکیا وای بوێکە یەک بگرێتەوە بەڵام بە دڵنیاییەوە بۆ پارچەکانی دیکەی کوردستانی هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستانیش بە هەمان شێوە ڕەوشە گشتیەکەی هەرێمی با بڵێن کاریگەری لەسەر کوردستان بە گشتی هەیە هەریەکەی بە شێوازی جیاوازدا من درێژەی پێنایم ڕاستیەکەی ئەمڕۆ لەگەڵ سیاسەتکارێکی دێرینی کوردستانە گفتوگۆکەم بە ڕۆژاوای کوردستان و سووریا بە دڵنیایی دەست پێیەکە مەچینە باکووری کوردستان و تورکیا اینجا دێینەوە بۆ عێراق و هەرێمی کوردستان و دەشتینە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران لەگەڵ دکتۆر عومەر شێخموو سیاسەتکار و نووسەر بەڕێزیان لە ئەوروپاوە میوانی زوومی ئێمن دکتۆر سڵاوت لێبێ هیوادارم زۆر باش بی پێم خۆشە گفتوگۆت لەگەڵاکەمەوە مە دووەم جارە قسە لەگەڵ یەکتریاکەین هیوادارم تەندروستی زۆر باش بێ ڕێزت هەیە دکتۆر بە پرسی با منش سپاست کەم ئاخر باشە دەی زۆر سپاس وەرەتان باش سڵاوی گەرمم بۆ بینەران و تەماشەکەرانی زوومیەوە و کەناتیەوە و منیش زۆر پێخۆشە لەگەڵ جەنابەت کە بەرنامەیەکەمیش زۆر بەدڵم بوو مەمنونم دکتۆر ئەوە باشی خۆتانە بە ڕۆژاوای کوردستان و سووریا دەست پێکە ئەوەی بۆ ئێمە گرنگە ڕاستیەکەی پێشاتێکی تازە هەیە ئەوەی ڕێکەوتنەکەی پێدە و ئەنەکەسە دەمێکە چاوەڕێین بە دڵنیاییەوە پێدەچێ هەندێک درەنگیش بوو بێ بەڵام لە ئاخیرا هات ڕێکەوتنەکە کرا هەرچەنە لە چوارچێوەیەکی سیاسیان زیاتر ماوەتەوە هەندێک ڕەهەندی دیکە هەن هێشتان دەستی بۆ نەبراوە چۆنیە خوێنیتەوە دکتۆر؟ من زۆر بە باشی ئەزانم و بەخۆشم فشارێکی زۆرم بۆی هێنان کە ئەو ڕێکەوتنە ببێ ماوەیەکی زۆرە هەوڵەدەین کە ئەوە سەر بگرێ و زۆر سپاسی ئەمریکا و فڕەنسا کەم بەڕاستی کە ناوبژیان کردووە و ماندوو نەبوون و بەردەوام بوون لەسەر ئەو ناوبژیکردنە بەخۆشیان ئەو هێزانش بەخۆیان لە ئەنجامی خۆپێشاندانەکانی کە لە شارەکانی کوردستان ئاکران لە دژی دەستوری کاتی پێشنیاری دەستوری کاتی کە هەتبووە پێش هەموو شعاری سەرەکیان یەکگرتنی ڕێزی سیاسی کوردستان بووە و ئێستا شکر ڕێکەوتنە سیاسیەکە بووە لەسەر هەندێ پرسی تەکنیکی ماوە کە چۆن بڵاو بکرێت ئایا تەنها لەگەڵ حزبەکانە باس بکرێ یان لە کۆبوونەوەی جەماوەری خەڵق و ئەوانە باس بکرێ و خەڵق پشتوانی لێ بکە ئەوەش چارەسەرەکرێت چەند ڕۆژێکی کە ئومێدەوارمی تر بەڕێنگێکی فەرمی بڵاوی کەنەوە و وەفتێکی یەکگرتوو دەست بکە بە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی دمەشق. دکتۆر ئەتوانەی هێڵە سەرەکیەکانی ئەم تێگەشتنەم ڕێکەوتنە سیاسی کوردیەم پێ بڵێ لەسەر چی ڕێکەوتون بۆ پرسە سەرەکیەکان ئەوانەی کە ئیبەنە دیمەشق و ئیکەن بە داواکاری لەگەڵ دیمەشقا ئەوەی سەرەکی بۆ چوونی ینی دیتنی سیاسیان یەکگرتووە ئەوەی کە پێڵێن ینی ئاسۆیەکی یەکگرتووی سیاسیان هەیە بۆ کێشەی کوردی لە سووریا و هەروەها بۆ چارەسەرەکەی چ لە ڕووی باسی فدرالیەتیان نەکردووە بەڵام ئەڵێن
دەبێ حکوومەتێکی نەناوەندی بێ و فۆرمی ئەو حکوومەتی نەناوەندیە ممکنە لا مرکزیەتێکی فراوان بێ، ممکنە فەدرالی بێ. ئەوە لە سەر گفتوگۆکان ئەمێنێ. مەسلەی لاینە عەسکەرەکەش بۆ ئەو ڕێکەوتنەی کە لە بینی جەنرال مەزلوم عەبدی و سەرۆک ئەحمەد شەرع بووە، مەسەلەکانی تر بۆ گفتوگۆکان ئەمێنن بۆ شاندی یەکگرتووی کاچێتە دیمەشق. مەسلەی زمانە، مەسلەی فەرهەنگیە، مەسلەی بەڕێوەبردنی ناوچەکانە. ئەوانە هەموو ڕێکەوتنێکی فراوانی لەسەر بووە، هیچ گرفتێک لە ناویاندان نەماوە و ئەوە کە ئاسانیە کا بۆ گفتوگۆکانی کە لەگەڵ حکوومەتی دیمەشقا بکرێت. من هەندێک لەو پرسانەی باست کرد دکتۆر عومەر شێخ مووس، وەریانەگرم و ڕاستیەکەی پرسیاریان لەبارەوەکەم. بۆ نمونە ئیدارە سیاسیەکەی خۆسەر ڕۆژاوای کوردستان لە چوارچەوەی ئەو ڕێکەوتنەی کە کراوە چی لێیت؟ داواکەن دیمەشق چۆن دانی پیا بنێ، مەسەلەن مۆزاییکی مانەوەکەی چۆنە بێ، چۆن نابێ؟ من نازانم بزەبت لە ڕێکەوتنەکە، چونکە قەول بوو دەستنووسی ڕێکەوتنەکە بۆ منەرم بۆ ئاگداری ئەمڕۆ، بەڵام بەدەستم نەگەیشت پێشبەرنامەکە و گفتوگۆکانیان هەتا ئێستا بەوردی ناشنە ناوێەوە. بەڵام ئەوەی کە من لە ڕێکەوتنەکەی بینی جەنرال مەزلوم و سەرۆک ئەحمەد سەرع تێگەشتم باشە کە بە شێوەیەکی گشتی حکوومەتی سووریا بەڕێوەبرایەتی ناوەندی قبوڵەکە بۆ هەموو محافزەکانی سووریا، لە ناویاندا محافزەکانی ناوچەکانی کوردنشین. بەڵام ئایا چ فۆرمێک وەرەگرێ ئەوانە بە شێوەیەکی یەکگرتوو ئەمێنن وەکو ناوچەیەکی ئۆتۆنۆم، یان دیسان مەسلەی فدرالی دێتە گۆڕێ، یان ئەبێ بە وەکو ئێستا محافزاتی پارێزگاریەکانی. جاوەڵا پێش ئەوەی ئاوا وردی کەینەوە دکتۆر عومەر شێخ مووس، تۆ ئەمە زانیاریە کە ئەحمەد شەرع بەوەی کە سووریایەکی لامەرکەزی بێ و بە تایبەت کورد جۆرێک لە لامەرکەزی هەبێ ئەمەی قبول کردووە، تەواو ئەوە یەک لابۆتەوە؟ نایەکلا نەبووتەوە هەتا ئێستا بۆ گفتوگۆکان ماوە. باش، ئەوە داخوازیەکانی کوردەکانە. باشە، داخوازیەکانی کوردەکانە، بەڵام حکوومەتی مرکزی نەیوتووە نا، ئەڵێ بۆ گفتوگۆ ئەمێنێ. تۆ سەرنجێکم پێ بڵێ لەبارەی دوو پرسی دیاری کراوە وەڵامم بەرەوە، یان ئەو دوو پرسە بکەین بە بەرمەبنای تێگەیشتنەکەمان بۆ دیمەشق. یەکەم ڕێکەوتنەکەی لەگەڵ هەسەدەیە، ئەگەر شتێکی دیاریکراوی تیابێ لەبارەی ئەوەی کورد ئەتوانێت ئیدارەیەکی دیاریکراوی هەبێیان نا. دوو کە بنەڕەتی ترە ڕاستیەکەی دەستورە کاتیەکەیە، ئیعلانی دەستوری بە دڵنیاییەوە بینیوتە کە هەردوو چانەبینی هەستەکەی لە دیمەشق تێگەیشتنێک هەیە لا مرکزیەتی قبول بێ، جۆرێک لە فیدرالی، جۆرێک لە خۆسەری بۆ کورد قبول بێ. لە هەر سێ کۆبنەوەکانی کە لە بینی جەنەرال عەبدی و ئەحمەد شەرع بوونەتەوە، ئەو کێشەیە باسکراوە، ئەو شێوەیە باسکراوە، بەڵام نەگەیشتوونەتە ڕێکەوتن کە چ فۆرمێک وەرەگرێ و تویانە ئەمە ئەبێ وەکو پرەنسیپ قبول بکرێ ببێ بە خاڵێکی گفتوگۆ. و ئێستا کۆمیسیۆنەکانی بۆ جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنە دوو قۆڵیەی لە بینی هەردوولا پاش چەند ڕۆژێکی کە ئەگەنە حەسەکە و دەست دەکەن بە گفتوگۆ لەگەل هێزە کوردیەکان. هێزی کوردیش ئێستا کە ڕێکەوتنەکە چەند ڕۆژێکی کە و دید و بۆچینی سیاسەکەی خۆیان بۆ کێشەی ملەتی کورد لە سووریا دیارەکەن، ئەوانش وەفدەکەن نەرێن بۆ شام، ئیتر پرۆسەی گفتوگۆ دەست پێیەکاتەوە. برادرانی جەنەرال مەزلوم عەبدی و هێزی کوردی داوایەکە کە ناوچەکانی کوردنشین وەکو ئەگەر لا مرکزیەتیش بێ وەکو ناوچەیەکی ئۆتۆنۆم بە یەکەوە بەسترابن. بەڵام ئەوە لەسەر گفتوگۆکان ئەمێنێ.
مەسلەی هێزی لەشکریش داوا کراوە کە وەکو هێزێکی یەکگرتوو بچێتە نەک وەکو کەسایەتی وەکو هێزێکی یەکگرتوو بچێتە ناو لەشکری سووریا و لە ناویدا بکوێتەوە، بەڵام بە خزمەتکردن ینی لە ناوچەکانی خۆیان و وەکو هێزێکی یەکگرتوو بچێتە ناو وەکو چۆن هێزی پێشمەرگەی کوردستان لە کوردستانی عێراقا وەکو حرس حدودیان هێزێکی تایبەتی قبول کرا بووم بەناو بووم بە بەشێک لە لەشکری عێراقا، لێرەش فۆرمێکی وایان دۆزیوەتەوە. یعنی دیمەشق لەو بارەیەوە گرفتێکی دیاریکراوی نییە بۆی هەستەدەوا تەعاملی لەگەڵا بکرێت. بێگومان ئەوەندە زعیف و لاوازن و نایەنەوێ شەڕ بکەن و دانەوێت لەگەڵ هێزی کوردی ڕێکەوەن چکە ئازانن کە هێزی کوردی زۆر لەوان بەهێزترە و ڕایگشتی جیهانی زیاتر پشتوانی لە کوردەکان نەک لەوان دەکەن. اینجا لێرە یەک قسە دێتە ئارا دکتۆر عومەر شێخمووس، ئێستا لاوازن ئەمە قبوڵەکەن کەواتە وەکو تاکتیک قبوڵیەکەن یان نا زۆر ڕەشبین نەبین بەرامبەر بە تێگەیشتنە دیمەشقیەکە؟ لە سیاسەتدا بە قوربان سیاست وەکو ئەڵێن جێبەجێکردنی شتی ممکنە و ئەوان ئێستا ئەحمەد شەرع بەتایبەتی لە کابرایەکی جێهادی بۆتە کابرایەکی سیاسی معتەدل پراگماتیست دەیەوێت لەسەر دەسەڵاتە بمێنێ، نایەوێت لە دەستی بڕوە، بۆیە خۆی لە سەرکردن لەگەڵ کووردا دەپارێزێ و تەنها هێزی کە ئێستا بریاردەرە لە سووریا هێزی کوردیە لە حقیقەتدا لەبەر لەسەر زەوی لەبەر ئیمکانیاتی عەسکەری لەبەر ژمارەی چەکدارەکان لەبەر ئەزمموی شەرکەریان و هەروەها پشتوانیکردنی هێزیە و پەیمان و ڕایگشتی جیهانی بۆ کورد و بۆ کەمایەتیەکانی ترکە لە سووریادا هەن. ئەگەر دقت بدەیت هەموو مەرجەکانی کە لەسەر حکوومەتی سووریا دانراون و هەموو کەسێک کە دەیەوێت پەیوەندەکانی خۆی ئاسایی بکاتەوە لەگەلیانە دەڵێ دەبێ ئەم حکوومەتە هەمە ڕنگ بێ، دەبێ زۆر نوێنەرایەتی هەبێ بۆ هەموو کەمایەتیەکانی کە لە سووریادا هەن و بیان پارێزێ. ئەوەی سێیەم کە مەسلەی علمانی بێ و مەدەنی بێ و ڕۆلی ژنی تیا بپارێزرێ، ئەمە لە هەموو مەرجەکان دیارن هەتا ئەوانی ئەمریکا کە لەم ڕۆژە ناشکراکە. جاوەڵا ئەوە دێمە سەری دکتۆر عومەر شێخمووس، بەڵام یەک پرسکە بەلامەوە گرنگە خۆت باست کرد وتت لە سێکۆبوونەوەکەی جەنەڕاڵ عەبدی لەگەڵ ئەحمەد شەرعە هەندێک لەو پرسانە باس کراون. دیارە ئاگات لێتی و نازانم ئەگەر قسەت لەگەڵ جەنەڕاڵ مەزلوم بە شەخصی کردبێ یان هەندێشتت بە تایبەت بە ڕێگەی دیکە بە ناڕاستە و خۆ پێگەیشت بێ. مرتاحن بە کۆبوونەوەکان، دڵخۆشن چۆن لە مەسەلەن ئەدای ئەحمەد شەرع لە تێگەیشتنی ئەحمەد شەرع ئەڕوانن بەگشتی؟ من لەگەڵ جەنەرال مەزلوم عەبدی خۆی قسەم نەکردووە، بەڵام لەگەڵ برادرانی کەیان پەیوەندیەکی زۆر بەهێزمان هەیە و زۆر ڕاوێژ دەکەین و قسە دەکەین و لە ڕۆژی یەکەمی کە حکوومەتی ئێستا دروخاوە ئاگام لە کۆبنەوەکانە و لە ناوەڕۆکی گفتوگۆکانە جاری وا هەیە ڕاوێژم پێ دەکەن، بەخۆم پێشنیاریان دەدەمێ ئەگەر بە شتێکی باشم زانی. گیر و گرفتەکانی کە هەبوون ئەمانە بوون، یەکێکیان کە بە شێوەیەک هێزی هەسەدا ببێ بە بەشێک لە شکلی سووریا و وەکو عەزمکردن ئەوان قبولیان نەکرد کە وەکو تاکە کەس بشنە ناو لەشکری سووریا، بەڵکو وەکو هێزێکی یەکگرتوو بە پاراستنی کۆماندانەکانی خۆیان ینی سەرپەرشتیارەکانی خۆیان و وەکو هێزێکی یەکگرتوو ئەچێتە ناو
لەشکری سووریا ئەجا لە ڕووی فەیلقەوە بێ یانە بێ بە دوو فرقەیان سێ فرقەی جیاواز لە عەفرین و کۆبانی و جەزیرە یعنی منطقەی حەسەکە. ئەوەی دووەم مەسلەی سەرچاوە سروشتیەکان بوو، مەسلەی غاز و پترۆلە باشە کە دەبێ ئەم دەستگانە تەسلیم بە حکوومەتی مەرکەزی بکرێن و ئەوان قبولیان بوو وەکو پرنسیپ کە تەسلیمی حکوومەتی مەرکەزی بکرێت، بەڵام دەبێ داهاتەکەی بە شێوەیەکی زۆر ئاگلانە دابش بکرێت، نەک وەکو جاران هەمووی حکوومەتی مەرکەزی بریاری لەسەر بداوە وەکو ئەوەی من بیستومە داوای سەداسی داهاتەکانیان کردووە کە لە ناوچەکانی کوردشین سەرف بکرێت. باشە خاڵی سێیەم کە ئالۆزە و هەتا ئێستا چارەسەرێکی تەواوی بۆ نەبوو، ئەوە تورکیا چکە بەخۆ دەزانی هێزی هەیە تەحریر الشام دۆستایەتێکی زۆریان لەگەڵ تورکیا هەیە و تورکیا نفوزی بەسەریاندا هەیە. ئەوانە زۆر مەبەستیان بوو کە زندانەکانی داعش و کامپی ئەلهۆل تەسلیم بە حکوومەتی مەرکەزی بکرێت، بەڵام نە هێزی کوردی نە ئەمریکەکان نە هێزی هەوپەیمان قبولیان نەکرد چکە باوەڕیان نە بە تورکیا هەبوو نە بە حکوومەتی شەرع هەبوو. بەڵام حکوومەتی تورکیاش مەبەستی ئەوە بوو کە ئەوە بڵێ ئەگەر تەسلیم بە حکوومەتی مەرکەزی سووریا کرانیان تورکیا بڵێ ڕۆلی شەڕی داعش ئەبینم بۆ ئەوەی هێزی ئەمریکی لە سووریا نەمێنێ و هیچ پشت و پەنایەک بۆ هێزی هەسەدە لە سووریا نەمێنێ. یعنی بۆ ئەمەیان جگە لە هەسەدە ئەمریکا ژووتێتی نەخێر وایە؟ بەڵێ وایە، چه ئەمریکەکان چه هێزی و پەیمان چ کوردەکان قبولیان نەکردووە، بەڵام ئەم جارە ڕێکەوتن لە کۆبوونەوە دوو قۆڵیەکە ڕێکەوتن کە تەسلیمی بەناو تەسلیم بە حکوومەتی مەرکەزیەکرێن، بەڵام هێزی هەسەدە بەردەوام بێ لەسەر سەرپەرشتیکردنی ئەوە. دوو بەشێک لەوانە کە خەڵکی ئەوروپا و ئەمریکا و شوێنیکەن 250 کەسن ئەوانە تەحویلەکرێن یان ئەنێردرێن بۆ هەندێ زیندانی دیمەشق بۆ ئەوەی تەسلیم بە وڵاتانی خۆیان بکرێن و لە وڵاتانی ئەواندا دادگایی بکرێن. تەواو جاب دکتۆر عومەر شێخمووز وتە جارجار ڕاوێژم پێیەکەن ڕاستیەکەی هەڤاڵانی ڕۆژاوای کوردستان. من پرسێک بەلامەوە گرنگە چونکە لە ڕووی دیمۆگرافی و مەسلەی جوگرافیشەوە ڕاستیەکەی ڕۆژاوای کوردستان پێدەچێ ینی سروشتەکەی وە کوێرێمی کوردستان نەبێ. تۆ چ فۆرمێکی لا مەرکەزیان فیدرالیت بۆ ڕۆژاوای کوردستان پێ باشە؟ ئەمەلیترە بۆ کورد لە ڕۆژاوای کوردستان داوای بکاکاری لەسەر بکە لەگەڵ دیمەشق؟ نازانم ئەگەر شتێکی دیاری کراو لەو بارەیە و لەگەڵ ئێوەیە باسکرابێ. نا بەڵام تەبی ڕەوشی دموگرافی ئێستا لە ناو ڕێکەوتنەکەدا هەیە کە دەبێت حکوومەتی سووریا هاوکاری بکە، گەرانتی بدا کە هەموو ئەو کوردانەی کە دەربەدەر کراون و پەنابەرن چ لە ناو سووریادا چ لە وڵاتانی دراوسەیەدا بگەڕێنە ناوچەکانی خۆیان و ئەوان متمانە ئەدەن و یارمەتیشان ئەدەن بۆ جێبەجێکردن لە شوێنی خۆیانە و بەشی زۆری لەو هێزە مسلمان و عەرەبانەی کە هاتبوون و لە عەفرین و لە سەرێکانی و لە هەندێک شوێنی کەدا بوون بەشی زۆریان بەجێهێشتە و گەڕاونەتەوە شوێنەکانی خۆیان. ژمارەیەک نەبێ کە ئەوانی ئیسلامیە توندراوەکانی کرد بە بەستراون بە حکوومەتی تورکیا وەکو جێشی وەتانی ئەوەی بەناو جۆشی وەتانیە و هەندێک هێزیکە ئەبوو عەمشاتە هەندێک هێزیکەیە، بەڵام ئەوانە بە جۆرەی ڕێکەوتنەکە حکوومەتی سووریا متمانەی داوە کە یارمەتی ئەدا بۆ گەڕانەوەی کوردەکانی دەربەدەرکراون بۆ شوێنەکانی خۆیانە بۆ ئەوەی ئەو گۆڕانکاری دموگرافی نەمێنێ. باش دکتۆر یەک پر زۆر گرنگە دەی باش ئەوەشم بۆ تاوکە بە یارمەتی هەرموو ئەویش ئەوەیە کە جاران پەیوەندیەکی جۆگرافی لە بینی هەرسێ پارێزگاکانی کوردنشین نەبوو، بینی حەسەکە و کۆبانی و عەفرین، بەڵام لە کاتی ڕاپەڕین لە سووریادا لە 2011 تا ئێستا
ژمارەیەک گۆڕانکاری دموگرافی کراوە کە مەسەرەن جاران گرێسپی یان تەڵەبیان ژمارەی کوردنشینی زێر لێ کەم بووە یان لە ڕقا کەم بووە، بەڵام ئێستا زۆر زۆرە و ئەو ناوچەیە بووە بە پردێک بۆ پەیوەندیکردن لە بینی ناوچەکانی بڵێن پارێزگای حەسەکە و کۆبانی لەگەل منبج لەگەل کە ڕفعات لەگەل عەفرینشە بەسترێ ئەنجام بۆیە ئیمکانی ئەوە هەیە کە تۆ داوای ناوچەیەکی ئۆتۆنۆمی جغرافی یەکگرتوو بکەیت و داوای لا مەرکزێتێکی جغرافی بکەیت لە سووریادا. ئەمایان زۆر گرنگ بوو. من چەند قسەم لەگەڵ هاوڕێ ئەهواڵانی ڕۆژاوای کوردستانیان هەر خەڵکێکی دیکە کردووە بە نزیکەی بە نەرێنی باسی دۆخە جوگرافیەکە یان دیمۆگرافیەکە کراوە. یەکەم جارە ئاوا خاڵێکی ئەرێنی ڕاستیەکەی لەو بارەیەوە باس بکرێ بۆیە بەڕاستی دەستخۆش. یەک پر زۆر گرنگە دکتۆر عومەر شێخمووس ڕێکەوتنەکەی هەسەدە لەگەڵ دیمەشق کردوێتی ئەم ڕێکەوتنەی ئێستا کورد خەریکە ئیتر سەرپێخا لە نێوان خۆیە بە تایبەت ئەوەی لەگەڵ دیمەشق کرا هێشتان دەستی تورکیای لەسەر ڕۆژاوای کوردستان لا نەبردووە بەڵام پێت وایە وردە وردە ئیتر ئەوەی دەستی تورکیا لەسەر ڕۆژاوای کوردستان هەر ئەبێ لا ببرێ هەر ڕەشەکان لا ببرێن هێرشەکان لا ببرێن عەرە بەڵە شەیئون لا بودە منه هەرە بێ ببێ. یەکێکیان بەبێ ڕەزامەندی حکوومەتی تورکیا ئەو ڕێکەوتنە ناوە بۆ ئاگداری خۆت ئەوە یەک هەنێ تورکیا ڕازی بووە لەسەر ئەو ڕێکەوتنە بەو شێوەیە بە تایبەتیش کە ئەو دووشتەی کە خۆی داوایە کرد یەک کە هێزی هەسەدە بەشێک لە لەشکری سووریا ئەوەی دووەم کە هێزی هەسەدا وەکو هێزی چەکداری سەر بەخۆ نەمێنێ ئەمە لەگەڵ ڕێکەوتنەکەی لەگەل بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و پێکەکەی کراوە کێشەکە چارەسەر کرا بەو شێوەیە و هەر بۆ ڕۆژی دووەم سەرۆکی تورکیا ئەردۆغان ڕەجەب تەیەب ئەردۆغان یەکسەر تەسریحیدا باسی برایەتی عەرەب و کورد و تورکیە کرد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەچوو بەشداری کرد لە نەورۆزی ئیستانبولە باسی برایەتی کورد و عەرەب و تورکەکە و ئەو ڕێکەوتنەی بە شتێکی باشی ئەزانی یعنی ئەوانش وەکو مەسلەی وەکو هەڵوێستیان جاران لە پرۆسەی ئاشتی 2013 تا 2015 کە دژمنایەتی پێدەیان بە شێوەیەکی زۆر بەهێزەکرد بەڵام لەگەڵ ئەوەش کاک ساڵح مسلم و خوشکە ئیلهام ئەحمەدیان دووجار داوەت کرد بۆ تورکیا بۆ گفتوگۆ. یعنی بەخۆمان هەمومان ئەزانین کە ڕەجەب تەیب ئەردۆغان چەند ئینسانێکی عەمەلی و پراگماتیستە لە سیاسەتدایە کاکە بە قازانجی بێ هەنگاوی زۆر باشەنێ من هەموو جارێ بەراوردی یەکەم لەگەڵ دووگۆ لە فەرەنسا کە ڕێکەوتنە بەناوبانگەکەی لەگەڵ جەزایریەکان و بێنبێلای کرد کە ممکنە ئەردۆغان ئێستاش ئەو ڕێکەوتنایە بەڵام ئێستا وەزعی تورکیا لە دوایە دێن باس دەکەین. باش باسیەکەم بە دڵنیاییەوە لە ڕسمە عامەکەیە باسی سووریا بکەین دکتۆر عومەر شێخمووس بۆچی سەرباری چوار کۆبوونەوە چوار کۆنگرە لەبارەی سووریاوە لە عەقەبەی ئوردن لە سعودیا جارێک لە پاریس جارێکیش لە بڕۆکسل ئەمەی ئەخیر کۆمەڵێک قسەی با بڵێن دیاریکرا و تێگەیشتنی ڕۆژاواییەکان و تەنانەت تێگەیشتنی وڵاتانی هەرێمیش لەبارەی ئەوەی کە سووریا چۆن بێ بە سووریەکان گوتراوە بە شەیبانی وەزیری دەرەوە گوتراوە بیبەرەوە بۆ شەرع بڵێ ئێمە ئەمانەمانەوێ بەڵام ڕاستیەکەی هیچ شتێکی دیاریکراو لە دیمەشقەوە بە پێی ئەم تێگەیشتنانە ناڕوات ئەمە بۆ وایە ئەوە چونکە زۆر بە ئاسانی خۆیان ڕزگار نەکردووە لە ڕەگ و ڕیشەی فەندەمەنتالیستی جیهادی ئیسلامیدا و لە ڕووی ئایدۆلۆژی و هێشتان بەوە بەسراون ڕاستە خۆیان هەندێکیان خۆیان گۆڕیوە و ڕەنگێکی کەیان بە خۆیان دانا ناساندووە و پەیوەندەکانی خۆیان لەگەل وڵاتانی ڕۆژاوا چاک کردووە بەڵام زۆر بە ئاسانی نەیانتوانیوە خۆیان لە پاشماوەی ئایدۆلۆژی خۆیان ڕزگارکەن ئەوە یەک دوو وا دەزانن
کە بۆیان دەچێتە سەر و دەتوانن بەکەیفی خۆیان مەسەن قسەی خۆشەکەن بەڵام لە دوایە بە عملی حکوومەتێکی ئەندامەزران حکوومەتێکی کاتی کە حکوومەتی خۆیان بووە کە لە ئەدلب بووە لە دوایە ڕێکەوتنی دوو قۆڵیان کرد لەگەل هەسەدە و لەگەل مەزلوم عەبدی کەچی بۆ ڕۆژی دووەم ئەو مەشروع خراپەی دەستورەکەیان هێنا کە بوو بەهۆی ناڕازبوونی نەکرد تەنها کورد بەڵکو هەتا هێزی عەرەبی سەکولاریش زۆر دژیەوە بووە و وڵاتانی عەرەبی سونەی دەوروپشتی ئەوانش بەدڵیان نەبووە تەنها حکوومەتێک کە هاوکاریان نەکاو بۆ چوونەکانیان قبوڵەکە تورکیایە و قەتەرە ئەویش چونکە هەرسێکیان تەندانسی ینی بۆچوونی ئەخوان مسلمینیان هەیە و هاوکارن و لە ڕووی فکری و نێزیکن لە یەک بۆیە لیان قبوڵەکەنەوە بەڵام ئەوانی تر بۆچوونی ئەخوانەکانیان قبوڵ نییە. دکتۆر وتت بۆی ئەچێتە سەریان پێی وایە کە بۆی ئەچێتە سەر بەڵام ئەمڕۆ کایە کالاسەیە بەرپرسی سیاسەتی دەرەوەیە لە یەکێتی ئەوروپا بەڕوونی ئەڵێ فشار لە دیمەشقەکەین ڕێکارە ڕاستەکان بگرێتە بەر تەنها قسە نەکا ئیتر خەریکە تێگەن ئەوروپیەکانیش تەواو خەریکە تێگەن بەڵێ ئەوروپیەکان و ئەمریکیەکانش هەتا هەندێک لە وڵاتانی عەرەبیش کە پشتوانیان نەکەن بەڵام ئەوە هەموو بۆ بەلانسراگرتنە لە دژی نفوزی تورکیا نانەوێ نفوزی ئێرانی جاران لەگەل ئەسەدا بە نفوزی تورکیا بگۆڕ ڕوونە وڵاتانی عەرەبی دەیانەوەی بەلانسێک پەیدا ببێ بۆ ئەوەی یارمەتی سووریەکان بدەن بتوانن وڵاتێکی ڕێکوپێک بۆ خۆیان دروستکەن ممکنە وڵاتێک بێ کە ممکنە سیاستێکی حیادی یان نوترال و بێلایەن هەڵگرێ چونکە لەو وەزعدا نییە کە وەکو جاران ببێ بە ئاڵا هەلگری مقاومەت و شەڕکردن لەگەل ئیسرائیل و لەگەل وڵاتانی ترە چونکە ئیمکانیاتی نییە و بەلای کەمەوە 15 ساڵی دەوێت هەتا بتوانێت وڵاتی خۆی ئاوادان کاتەوە. وەڵای دکتۆر لەبارەی ئەوەی کە ببێ بە وڵاتێکی محاید یان بڵین بێلایەن ئیسرائیل تا ئێستا هەندێک گومانی هەیە و ڕاستیەکەی گومانەکانی ئیسرائیل تەنها لە خودی دەسەڵاتەکەی سووریا نییە دوێنێ کۆبوونەوەیان لەبارەی قودرەتی تورکیاوە کردووە بۆ مانۆڕکردن لە سووریا ڕاستیەکەی ئەمە چۆنە خوێنیتەوە ئەگەری بەریەکەوتنێکی دیاریکراوی ئیسرائیلی تورکی هەیە لە سووریا بەڵێ هەندێک هشداریشیان داوەتەوە تورکیا کە قبوڵمان نییە لە هەندێک سنوورە تێپەڕێنن ئەوانە پەیوەندی زۆری نێزیکیان هەیە لەگەڵ تورکیا لە کۆنەوە چ بەهۆی لەشکرەوە چ بەهۆی حکوومەت و ئەردۆغانەوە هشداریان داوەتەوە تورکیا کە هەندێک سنوور هەنا قبوڵ ناکەن تێپەڕێنن بە تایبەتی لە دیمەشق بەرەو خواردتر هیچ جۆرە جموجۆلێکی عسکەریان نەبێ لە دوایە بۆ هێرشبردنەوە سەرهێزی کوردیشیان قبوڵ نییە بۆ پاراستنی دورزیەکان هشداریان داوە و ئیسرائیلەکان ئێستا بە فعلی خاڵی وایان هەیە تەنها 7 کیلۆمتر لە دیمەشق دوورە یعنی ئەگەر تانکێک دەبابەیەک لەسەر جەبەل شێخ دابنێت دەتوانێت لە ناوەڕاستی دیمەشق تۆمباران بکە تێگەشتە ئیسرائیلەکە هەموو کاناتی سووریای عسکەریان تێکداوە ئەسڵەن جاوەڵام من ئەویستەوە بڵێم دکتۆر تێگەشتە ئیسرائیلەکە کە ئەکرێ هەندێک جار کەڵێن ئیسرائیل داشێکدانین بڵێن ئەمریکاش تەنها پێیوەستە بە تێگەشتە سەربازیەکانەوە یان نەخێر تێگەشتە سیاسیەکەش بە هەمان شێوە هەندێک قسەی دیاریکراوی ئیسرائیلی یان ویستی ئیسرائیلی ئەمریکی هەیە بۆ یکە چۆن بێ و چۆن نەبێ ئێستا من گوێم لێتە دکتۆر ئەلۆ بڕا گوێ لێمە ئێستا دکتۆر ئێستا باشە باش یەک پرس گرنگە بەلامەوە ئەوەی تێگەشتنە سەربازیە ئیسرائیلیەکە ڕوونە چۆنە و چۆن نییە بەرامبەر بە دیمەشق بەرامبەر بە تورکیاش بە دیاریکراوی ئەو واز لێ ئێنم پرسێکی دیاریکراو هەبوو جۆرێک لە با بڵێن گۆڕینەوەی قسەی باش لە بینی ئیسرائیل و کووردا هەبوو بەڵام لە ناوخۆی سووریا تا ئێستا نەبووە بە جۆرێک لە تێگەیشتن یان نزیک بوونەوەی نێوان کورد و دروزەکان لە قۆناغێکی دیاریکراوە ئەپەڕێتەوە بۆ ئەو جۆرە لە هاوپەیمانی و نزیکیە
نا بەعکسەوە بە قوربان زانیاری زۆر هەیە، هاوکاریەکی زۆر لە بینی دورزیەکان و کوردەکان هەیە، لە بینی حۆرانیەکان و کوردەکانش هەیە و ئەگەر دقت بدەیت ئەم جارە دورزیەکان بە شێوەیەکی زۆر ڕوونەوەشکرا نەورۆزیان جەژنی نەورۆزیان پیرۆز کرد و بۆ پشتیوانیکردن لە کوردەکانە و زوو هاتوچۆی ناوچەکانی کوردنشین دەکەن و جۆرە تەنسیقێک لە بینیاندا هەیە بۆ ئەچێتە سەروەرەقە بۆی هەیە بچێتە سەروەرەقە ئەو نزیکیە ئەو لێک تێگەیشتێکی دیاریکرا و ڕێکەوتنێکی دیاریکرا و هیچ بە دووری نازانم لە بە شێوەیەکی کۆنگرەیەک یان کۆبنەوەیەکی یەکگرتوو بۆ ئەو ناوچانەی بۆ فشارهێنان بۆ حکوومەتی مەرکەزی عەلەویەکان دۆزیەکان حۆرانیەکان کوردەکان لەگەڵ مەسیحیەکان بەیەکەوە کۆبنەوەیەک ڕێکخەن و داخوازی مشترەکیان هەبێ بەرامبەر بە حکوومەتی شەرع. سپاس دەکەم. با بچینە سەر پرسی باکووری کوردستان و تورکیا بەلامەوە گرنگە گەر 5 دقیق قسەی لەگەڵ لەسەر بکەین. مووقیفی کورد دکتۆر عومەر شێخ موسچی بێ گفتوگویەکی دیاریکرا و دەست پێکراوە قسە لەبارەی ئاشتی و دانانی چەک و چوزانم پێدانی هەندێک ماف بە کووردە، بەڵام لەم لاشەوە ڕاستیەکەی ئەردۆغان هەنگاوێکی ناوە زەبرێکی دیاریکراوی لە دیموکراسی ناوە دیموکراسیەک کە بە ڕێزۆجەلان لە پەیامەکەیە بەڕوونی داکۆکی لەکە باسی مافی کورد ناکە باسی تورکایەکی دیموکراتەکە کورد لەم نێوەندەیە چۆن مامەڵە بکە؟ بێگومانەوە ڕەوشێکی زۆر ئالۆزە دەبێ هێزی کوردی زۆر وریابن کە چۆن بجوڵێن چه هەڵوەستێک وەرگرن نابێ هەڵەی 2013 و 14 بکەن بۆ پشتیوانیکردنی لەوانەی کە خۆپیشاندانەکانی گازی پارکیان کرد و پرۆسەی ئاشتی لە ئەنجامدا تێوت. ئێستاش وەزاکی زۆر ئالۆزە. باشترین ستاتی بەڕێی من چونکە ئەوان ڕێکەوتنیان لەگەڵ حکوومەتی ئەردۆغان کردووە لە بە پشتیوانیکردنی باخچەری. ئەگەر پشتیوانی لە جێهاپێ بکەن ئێستا معنای ئەوەیە ڕێکەوتنەکە تێکچوو و ئەو دەستکەوتە گەورەیە کە بەدەستیان هێناوە نامێنێ و پەیوەندیان لەگەڵ حکوومەتی AKP و باخچەری تێکەچێ. بۆیە زیرەکترین استراتیژی بەرای من ئەوەیە کە محاید بن بێلایەن بن بەڵام پەیوەندیەکانی خۆیان لەگەڵ هەردوو لا پەیوەندی سیاسی خۆیان لەگەڵ هەردوو لا بەردەوام بن و هەوڵ بدەن کە بۆیان نیشان بدەن کە ئێمە لایەنگری دیموکراسی ئێمە چارەسەرێکی دیموکراسیانەمانەوێ و ئێمە پێمان خۆش نییە کە ئەم وەزعی تورکیا تێک بچێ بەڵام ئەگەر چوونە لایەنی پشتگیری لە ئۆپۆزیسیۆن و جەماعەتی جێهاپێ مشکلەکەی ئەوەیە ئەمە حیزبەکەی ئاتاتورکە و جەناحی جۆراوجۆری تایە. مەسەڵەن تۆ ئێستا تەماشا بکە ئیمام غڵۆ هەلوێستی زۆر باشە لەسەر کوردە سەرۆکی حیزبەکە هەلوێستی زۆر باشە لەسەر کوردە بەڵام ناوی چییە مەسعودیەڤاش ئەوەی مەنسووریەڤاش باڵێ ئەو ئاڵای کوردستانی دڕان سوکایەتی پێکرد لە دوای هەڵوێستی تون بۆ بەرامبەر یعنی دوسێ جەناحی جۆراوجۆر لە ناو جێهاپێ هەیە لەناو ئەو حیزبەدا هەیە هەندێکی هەڵوێستیان باشە ئەنجا ئەوان کارێکی باشیان کرد کە ئاپۆ پێشتیارەکەی کرد وتی پێم خۆشە کە ڕێی هەموو حیزبەکان وەربگیرێ و ڕێی هەموو حیزبەکان وەرگیرا بۆ پرۆسەی ئاشتی لەسەر چارەسەرکردنی کێشەی کورد بە شێوەیەکی ئاشتیانە. بەڵام مشکلەکە ئێستا ئەم ناکۆکیەکە لە بینی جێهاپێ و هێزی چەپی تورکیا لە دژی حکوومەتی ئەردۆغان کە حەقی خۆیانە مافی خۆیانە بەڵام بۆ کورد باشترینشت ئەوەیە کە بێلایەن بێ هەوڵ بدا کە ناوبژی بکە لە بینی زۆر بە کورتی دکتۆر زۆر بە کورتی ئەردۆغان ئەم مەسلەی ئیمامۆغڵوی پێ حەلەکرێ یان پێدەچێت زۆر ورد نەیخوێن دەبێتەوە؟ بەڵا ئەوە پرسیارێکی زۆر جوانە زۆر چاکیشە بەداخەوە هەموو کەسایەتی نادیموکراتی چکە ناڵێم دیکتاتۆر نییە بەڵام ئۆکتۆریتەرە ئۆکتۆریتەرە دەسەڵاتێکی زۆری خستوتە دەستی خۆی ئەمانە حسابیان لێ تێکەچێ مثلا وەکو سەدام حوسێن وەکو شاه وەکو مبارەک وەکو قەزافی ئەوەنە حسابیان لێ تێکەچێ وازانن کە ئەتوانن هەموو شتێک بکەن
ئەردۆغانش لە خۆبایی بووە هەڵی زۆر گەورەکە. باوەڕ ناکەم وا بە ئاسانی بۆی بچێتە سەر، بلعکس ممکنە ببێ بە هۆی ئەوەی کە ڕەوشێکی ئالۆزی زۆر گەورە دروست ببێ و هەڵبژاردننی پێشوەخت لە تورکیا بێتەکایەوە. بەڵام ئێمە دیتمان 2013 ئەوەی گازی پارک و پاشە قیلابەکە لە 2016 توانی کۆنتترۆلی وەزعەکە بکات. ینی بۆی ئەنسان ناتوانێت 100% بڵێ کە ئایا دەتوانێت یان ناتوانێت ئەوە بکە، بەڵام زەحمەتە ڕوونە. دکتۆر با بێمە سەر مەسلەی عێراق وەرێمی کوردستانیش بە لەبارەی هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەم. بەڕاستی پێویست نەبوو یعنی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەیدا هەندێک زووتر پێک بەهاتایە ئیتر دامەزراوەکانی وەکو پەرلەمان و ئەوانی دیکە بکەونایەتەوە کار، چونکە ڕاستیەکەی هەم بە دڵنیایی و هەرێمی کوردستان ئەبێ وا بڕوا بەڕێوە. ئەمە یەک دوو دۆخی ناوچەیی ژوا ئەخوازێکە حکوومەتەکە زوو پێک باتە، پێویستی بەم 5-6 مانگە ناکرد. من لەگەڵتان و من هەر لە ڕۆژی یەکەمی پاش هەڵبژاردن بە برادرانی یەکێتی سەرکردایەتی یەکێتی مۆت کە خێرا حکوومەت دروستکەن وە ڕێکەون، چونکە ناوچەکە هەموو ناوچەکە بەرەو ئاڵۆزیەکی زۆر گەوراڕوە، زۆر فراوانە، پێویستە حکوومەتێکی یەکگرتوو هەبێ بۆ ئەوەی بتوانین ڕوبەڕووی هەر جۆرە ئالۆزیەک ببێ کە ڕوبەڕوو بەڕووی ملەتی ئێمە بێ. وەکو ئەبینین ئێستا ئەوە چەند مانگێکە ملی ئێمەشی گرتووە، یعنی ئەگەر وریان نەبین و خۆمان ئامادە نەکەین لە هەموو بەشەکانی کوردستانە ممکنە دیسان بەدەستبەرتاڵی لە معادلەکە دەرچین. بۆیە زۆر ئەبێ زۆر وریابین و بم پێ بخۆن پێم باشە لەم هەفتەی ئەخیرە هەندێک هەنگاوی باشیان ناوە پێویستە دوور نییە بەم زۆنە لەم 10 ڕۆژەی ئایندەدا حکوومەت تشکیل بدێ. وەڵا دکتۆر عومەر شێخ موزوتت حکوومەتێکی یەکگرتوو پارتی دیموکراتی کوردستانیش لە هەڵمەتی هەڵبژاردنا زۆر باسی ئەمە کرد، یەک حکوومەتی، یەک پەرلەمانی، یەک هێزی، لەگەڵ ئەو مەبدەئە دیاری کراوەیایت؟ دەزانیت چی خواوە معلومە کە یەکێتی و پارتی ئەو حکوومەتە تشکیلەکەن، بەڵام من ئەگەر ڕای من وەرگرن من لایەنەکانی کەش بەشداریەکەم لە حکوومەتدا، چونکە ئێمە ئێستا حکوومەتێکی نیشتمانیمانەوێت، حکوومەتێکی نیشتمانی یەکگرتوومانەوێت بۆەوەی بتوانین ڕێزەکانی گەل یەکیتی ڕێزەکانی گەل بپارێزین، بۆەوەی بتوانین بەرهەنگاری هەموو جۆرە گیرگفتێک ببین. بە تایبەتی کە بینین ئێستا وەزعی سووریا چۆنە، وەزعی تورکیا چۆنە، وەزعی ئێرانیش بەرەو گۆڕانەڕوا، وەزعی عێراقیش بەرەو گۆڕانەڕوا. لە وەزعێکی وادا پێویستیمان بە یەکگرتوویەکی زۆر فراوان هەیە لە ناو هێزی کوردیدا کە بتوانین کاریگەر بین لەسەر ڕۆژەکە. جاوتت پێویستمان بە یەکگرتووی هەیە، ڕاستیەکەی ئێوەش سیاسیەکی دێرینن، هەڵبەز و دابەزی زۆرتان لە نێوانی یەکێتی و پارتیا بینیوە. دکتۆر عومەر شێخ مووس، هەر بەڕاستی پێویستی بەو هەڵمەتە توندەی هەڵبژاردننی ماوەی هەڵبژاردنە کرد، چونکە ڕاستیەکەی هەندێک شت لەوە ئەچێ بۆ منێکی سەر و 40 ساڵ یا بۆ یەکێکی دیکە تێگەیشت بێ نەبێ بە جۆرێک لە کولتور و بیرکردنەوە، بەڵام بەڕاستی بۆ گەنجەکانمان ئەبێ بە تێگەیشتنێکی دیاری کراوە، بێ بە کللتور، ئەبێ بە بیرکردنەوە بەرامبەر بە یەکتری. وایە؟ بەڵێ کاکە پرۆسەی عاقلبوون لە سیاسەتە زۆر وەختی دەوێت. ئەوە دەبێ ئەزمموی خۆت ئەبیاتا بە خۆت دەستی خۆت نەسووتێنی ببوورە ئەو شەیەم بەکارهێنا، بەڵام پرۆسەی پێگەشتن و ئەزمون پەیداکردن و بە شێوەیەکی خۆڵبیرکردن لە شتەکانە ئەوە مامجلات هەموو جارای گۆر شەقی زەمانە فێری کردین کە واقعی بین. جا بەڕاستی هەمومان پێویستیمان بە شەقی زەمانە هەیە. اینجا تۆ لەگەڵ وتت لەگەڵ برادرانی یەکێتیا قساکەم، هەر بەڕاستی هەندێک لە ئەزمونەکانیان بۆ جێڕیتەوە پیانەڵیت وا بکەن وا مەکەن، ئەوان جارێوان کردەوە، ئەوانەڵێن بەڕێزەوە ئاڵێن زۆر باشە لە جێگای خۆیەتی و ئەوە قبولمانە، بەڵام ئەوە نکتەیەکی کەش هەبوو لە وەختی خۆی لەگەڵ ئەمبەسەدۆر پیتر گەربرێیف باسمانە کرد کە بۆچی ئەمریکیەکان حکوومەتی بوش و حکوومەتەکانی تر ڕای شارەزاکانی خۆیان وەرناگرن.
بە منی وتی باشە کاکمە بۆ مامجلال و کاک مەسعود جێ لە قسەکانی تۆگرن وتم جارجار قسەی جێگرن جارجار قسەی جێ ناگرن ئەنجا ئەم برادرانش هەمویان جاری وا هەیە بەڕێزەوە جێگرن و ئەوەی کە بە قازانجیان بێ ئەیکەن و ئەوەی بە قازانجیان نەبێ بە دڵیان نەبێ نایکەن ئەوە بۆچی بەڵام وەکو وتمانی بەڕاستی قسەکەی مامجارە زەر جێگای خۆەتی شقی زمانە هەمومان فێرەکە کەمێک واقعی بین و کەمێک لە داخوازەکانی خۆمان بینە خوارێ و دەست بکەین بە کۆمپرۆمیس و خزمەتی ملەتی خۆمان بکەین لە جاتی ئەوەی تووشی مەترسی گەورەتریان بکەین. باش دکتۆر لەبارەی عێراقەوە چی؟ ئەم گۆڕانکاریانە چۆن نەگاتە عێراق؟ دنیای قسەی دیاریکراوە داواکاری بە عێراق گوتراوە بە نزیکەی هیچی وای جێبەجێ نەکراوە بە تایبەت پرسە سەربازیەکانەوەی حەشدی شعبی، یعنی هەستەکەی عێراقەوێ پێچ بکاتەوە شیعەیەوێ پێچ بکاتەوە بە دەوری ئەم داواکاریانەیە ئەتوانێت پێچ بکاتەوە؟ بەڵێ هشداریەکی زۆریش دراوە بە عێراقیەکان بە حکوومەتی عێراق بە شیعە و بە سونەوە ئەگەر بەردەوام بن لەسەر ئەو جۆرە کارانەی استفزازی کە لە دژی هێزی ئەمریکی ئەکرێ بە پەراماردان و بە تەسیبکردن لەگەل ئێران هیچ هێزێکی نەماوە ئەوەی کە بێ ئەناڵێن هێزی پرۆکسی نە لە فلستین نە لە لوبنان نە لە یەمەن حوسیەکان هەتا ئێستا بەڵام ناتوانن وەکو جاران جمهور جۆر بکەن، بەڵام لە سووریا لە لوبنان لە ئیسرائیل لە فلستین هیچیان نەماوە بۆیە تەنها عێراقیەکانمان ماوە ئەوەی عێراقیەکان تووشی بەڵایەکی گەورە بکەن، بەڵام هشداریەکی زۆر دراوە بە عێراقیەکان کە دەبێت کۆنتترۆلی ئەو حەشدی شعبی و هێزەکانی ملیشیا بکەن بە تایبەتی ئەو نوجەبا و هەندێ هێزیکە کە پەلاماری هێزی ئەمریکیان داوە خۆیان ئامادە کردووە خۆیان بە بەشێک لە هێزی مقاومەت ئەزانن ئەوەنە دوور نییە ببن بە ئامانج بۆ لێدان چ لەلایەن ئیسرائیلیان لەلایەن دکتۆر عومەر شێخمووس ئێران وڵاتێکی پراگماتیە و ئەگەر پێویست بکە بۆمانەوەی خۆی دەستبەرداری هەموو شتێکە بێ گەیشتۆتە ئەو خاڵەی دەستبەرداری هێزەکانی شیعەش ببێ ئەوانەی عێراق بۆ ئەوەی خۆی بمێنێتەوە یان قوڵایی استراتیژیەکە پێ ئەچێ هەندێک جیاواز بێ لەبارەی عێراقەوە؟ من پێم سیر بوو لە 2003 کە ڕژیمی سەدام حوسێن ڕووخا ئێرانیەکان بە هەڵەداوان پەیوەندیان کرد لەگەل ئەمریکیەکان لە ڕێگای عومانەوە کە ئامادەیە دەست لە بەرنامەی ناوکی خۆی بهێنێ و دەستگا بە گفتوگۆ کەچی ئێستا دۆناڵد ترامپ نامەیەکی ناردووە بۆ خەمنەی وەکو دەنگ و باس بڵاوکراوەتەوە وەڵامێکی زۆر وشکیان داوەتەوە و پزیشکیان قسەیکی سەیری کردووە کە ئێمە ئامادە نین گفتوگۆ لەگەل ئەمریکیەکان بکەین، بەڵام من لەوە ئەمینم کە بەنەهێنی زۆر پەیوەندیان کردووە بۆ ئەوەی بەشاڵاوی پەلاماردانی ئیسرائیل و ئەمریکیەکان نەکەون، بەڵام ئەوەی کە من ئاگادارم و بیستومە عمریان کوتاوە گۆڕانکاری لە ئێرانیشە بێ و دەستی گەورەیان لێوەشکێن. عمری ڕژێمەکە دکتۆر عومەر شێخمووس عمری ڕژێمی ئێران ئەوەی ئێستا لە سەر حکومە باش عمرەکە چی کۆتایی پێێنێ هێرشی سەربازیە یان جوڵەیەکی دیاریکراوی ناوخۆی یا گۆڕانکاری ناوخۆیە چییە؟ هەردووکی بەڕای من دەست لە بەرنامەی ناوکی دەستگاکانی بەرنامەی ناوکیەکەن و پشتیوانەیەکی زۆر خۆ لە ناو ئێران خۆی ئێستا کوڵێ بەخۆت لە خۆپێشاندانەکانی دەمی نەورۆزت بینی بچ بە ڕازیبوون و ناڕازیبوونی حکوومەت خەڵقەرە هاتە دەرێ و نەورۆزی خۆی کرد و خۆپێشاندان لە شوێنی کەشی ڕوویداوە و ڕەوشی ئابووری ئێران ئێشکار زۆر خراپە کۆنتترۆلکردنی بەسەر شارەکاندا نەماوە ئەجا خەڵق ئەگەر ببینێ لە سووریا لە یەمەن لە فەڵستین لە لوبنان ڕۆژ بگۆڕێ ئەوە وەکو تۆپی بەفرینە وایە لە دوایە لە ئێرانیش ڕوو دەداتەوە کاردانەوەیەکی ئەبێ و خەڵقەکە زیاتر ئەوە پەیداکە جرئەت پەیداکە کە بتوانێت داخوازیەکانی خۆی بەهێزتر بکات لە دژی ڕێژیم و
خۆ پێشادان بکەوە داوای گۆڕینی ڕژیم بکە بە تابەتی ئەگەر بزانێت کە پشتوانی دەرێکی ژیانەیە. دکتۆر یەک شتم پێ بڵێ وەڵام لە ڕووی سیاسیەوە هێزەکانی ئۆپۆسیۆنی ئێران بە تایبەت کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان هێزەکانی کوردستانی ئامادەن پرۆژەیەکی دیاریکراو هەیە بۆ ئەم قۆناغە قورسەی کە ئەکرێ ئێرانی پیا تێپەڕ ببێ چونکە بەڕاستی لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان هیچ گرفتێکمان نییە ئەو جۆش و خرۆشەی لە نەورۆز بینیمان ڕوونە بەڵام گرفتەکە پێدەچێت لە نەبوونی پرۆژەیەکی دیاریکراوی سیاسی بێ. ئەوە 2 ساڵە 2 ساڵ و نیوە هێزەکانی کوردستانی ئێران خەریکی یەکگرتنەوەن کۆمەڵەکان یەکیان گردوتەوە هاوکاریەکەن حزبەکانی دموکرات بە هەمان شێوە لە دوای لە بینی حزبی دموکرات و کۆمەڵەکانش دیالۆگێکی زۆر هەیە بەخۆم لە نزیکەوە ئاگادارم ڕۆڵشم هەبووە لەوەدا ماوەیەک سویدەکان یارمەتیاندا ئێستا بەخۆیان لاەنگیرێکی بەهێزی ئەوەن کە بەرنامەیەکی یەکگرتویان هەبێ وەکو زمانی بەرەی کوردستانی لە 1970 و خۆیان ئامادەکەن بۆ کاتی هەر گۆڕانێک لە ئێراندا کە بتوانن یەکسەر ئەو بۆشایە پڕکەنەوە و خۆیان ئامادەکەن بۆ ڕاپەڕینی فراوانی جەماوەر لە کوردستان. دکتۆر شێخ باس دەکەم سیاستکار و نووسەر تەسەوەر ناکەی چەند دڵخۆش بووم بە گفتوگۆ لەگەڵ ئێوە. لەگەڵ ئێوەش بە هەمان شێوە زۆر باس دەکەم سەرکەوتوو بەدوعا.